هەوە ماوە قەیوان پێمان بفرۆشێت. ئەوەش ڕەنگە بەیانیە گاستین لە خەو لە بەردەرگای ماڵ وەسڵی هەڵمژینی ئۆکسجینمان بۆ ببڕن. ژمارەیەک برابوون لە فرۆشتنی سەلاجە و موبەڕیدەوە ئێستا بوونەتە ڕوخساری کۆمپانیایەکی خاوەن چەندین ملیار دۆلار. ڕادەیەک فراوان بوون لە کەمتر لە 10 ساڵدا حکوومەتی هەرێم قەرزیان لێ دەکات، بەڵام گومانێک نییە کە هیچ کۆمپانیایەکی زەبەلاح لە سنووری سلێمانی بێبوونی پشکی یەکێتی یان بەرپرسێکی باڵای ئەو حیزبە شەو ڕۆژ ناکاتەوە و شار بەدەر دەکرێت. ئێستا پاش کۆنتڕۆڵکردنی سێکتەری دەرمان و نەوت و خانوبەرە و ڕێگاوبان و کارەبا ئەم کۆمپانیا زەبەلاحە سەری کردۆتە گەنم و جۆ وا خەریکە نانی سەر سفرەکانمان دەبێتە مڵکی قەیوان لە سلێمانی و لە هەولێریش کۆمپانیای خۆشناو کە خاوەنەکەی چیرۆکێکی هاوشێوەی قەیوانە و بەکار ئاسانی دەسەڵات چەندین پرۆژە و سێکتەری گرنگی بۆ فراهەم کراوە بەپێی چەند بەڵگەیەک و نووسینێکی شیکاری. ڕۆژنامەنووس دڵشاد مەجید کە لە وڵاتی سوید نیشتەجێیە لەژێر ناونیشانی بۆچی ئاردی سفر گران کرا دەڵێت حکوومەت ڕێگا خۆش دەکات کە بازاڕی ئارد و گەنم بۆ هەردوو کۆمپانیای قەیوان و خۆشناو قۆرەخ بکات و لە هەر تەنێک گەنم لە 80,000 تا 100,000 دیناری لە جوتیاران کەم کردوتەوە بۆ بەرژەوەندی هەردوو کۆمپانیاکە. هەروەها داوای 75 دەفتەر دۆلار و لە 130 شەراکەتیان لە کۆمپانیایەکی ئەهلی کرد تا ناچاری بکەن پاشەکشە بکات. ڕەشاد مەجید لە نووسینەکەیدا ئاماژە بەوە دەکات وەزارەتی کشتوکاڵ و خودی وەزیری کشتوکاڵ بێگەرد تاڵەبانی دەڵاڵی کۆمپانیاکانی حیزبە بە ناوی پرۆژەی بازارکردنی گەنمی جوتیاران بەو جۆرە بە تەواوەتی قۆرغی بازاری گەنم و ئارد دەکەن لە کوردستان و هەموو گەنمی کوردستان دەکڕنەوە. ئەمەرجێ نابێ هیچی تر ئارد لە تورکیا و ئێران بێت. هەروەها خۆشیان گەنمی بنەتۆ بەبێ گومرگ هاوردە دەکەن و هەرخۆشیان دەیفرۆشنەوە بە جوتیاران. ڕۆژنامەنووسەکە نووسیویەتی ئەم گرانکردنەی ئارد لە بازار ڕێگا خۆشکردنە بۆ ئەو کاتەی کاتێ بەرهەمی ئەو دوو کۆمپانیایە واتە قەیوان و خۆشناو دەکەوێتە بازار. ئەم دوو کۆمپانیایە لەگەڵ کۆمپانیایەکی تر بە ناوی کاروخ ئامادەیان پیشاندا کە گەنمی جوتیاران بکڕنەوە، بەڵام کۆمپانیای کاروغیان ناچار کرد کە پاشەکشە بکات. داوای 75 دەفتەر و شەراکەتی لە 130 لێ کرد. کاتێک کۆمپانیای کاروغ نەچووە ژێربار کڕینەوەی گەنمی دهۆکیان لەو کۆمپانیایە وەرگرتەوە و دایان بە کۆمپانیای خۆشناو. بەپێی ڕێکەوتنەکەش تەواوی پرۆسەی گەنم چاندن و بە پیشەسازیکردن و بە بازارکردنی گەنم و ئارد لە ڕێگای ئەو دوو کۆمپانیایەوە دەکەوێتە دەست حیزب. بەو جۆرەش قازانجێکی خەیاڵی دەکەن. دڵشاد مەجید ئاماژەی بە چۆنیەتی قازانجی دوو کۆمپانیاکە کردووە بەم جۆرە. گەنم بە هەرزانتر لە نرخی حکوومەتی عێراق لە جوتیاران دەکڕنەوە. دوو کۆمپانیاکە لە هێنانی گەنمی بنەتۆ بەبێ باج دەهێن و بە نرخێکی گرانتر دەیدەنەوە بە جوتیاران، لەولاشەوە بەدزی دەیفرۆشنەوە بە بازرگانەکان. سێم ئەو گەنمەی لە جوتیاران بەو نرخە وەردەگرنەوە هەمان گەنم بە نرخی عێراق دەیفرۆشنەوە بە عێراق. لە پەڕاوی وەزارەتی کشتوکاڵ لە ڕۆژی 22 حوتی ئەمساڵ پرۆسەی کڕینەوەی گەنم لەلایەن ئەو دوو کۆمپانیایە تەواو دەبێت کەچی دوای مانگێک لە 8 نرخی ئاردی سفر لە بازار گران دەبێت. ئەمەش خۆ ئامادەکردنێکی ئەو دوو کۆمپانیایەیە بۆ مانگەکانی داهاتوو کاتێ بەرهەمەکانیان دەخەنە بازارەوە بۆ ئەوەی هیچ گومانێک لەسەر دوو کۆمپانیاکە دروست نەبێت.